دەرگەتە لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدان دەچین لای پەیامبەرمان هاوکار یاسین هاوکار دوایین زانیاریەکان لەسەر کۆبوونەوەی چوارلایەنەکە چییە؟ بەڵێ چی ئاسڵاوتان لەوێ من بەر لە هەموو شتێکەمێ ئەو ڕابگەێنم ئێستا وەفدی ئەو وەفدانی کە لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون شوێنی کۆبوونەوەکەیان جێهێژواتە کۆبوونەوەکە کۆتایی هات کۆبوونەوەکەش لە کاتژمێر چواری ئەم دوانیێ ڕێوە دەستی پێکرد کە تا ئێستا نزیکی زیاتر لە 4 کاتژمێرەکان لە کۆبوونەوەیان بوون ئێستا کۆبوونەوەکەیان جێهێش و کۆبوونەوەکە کۆتایی هات دیارە زانیاریەکان کە بەردەستی ئێمە کەوتۆ کۆبوونەوەکە بۆ تاوتوێکردنی ئەو بەیاننامەیە بۆ کە لە کۆنگرەی پێشتری کۆنگرە ڕۆژنامەنەکەی پێشتری دوای کۆبوونەوەی چوارقۆڵی کە لە 5 ئەم مانگەدا سازکرا لە بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایانگەیان کە ئەگەر بێت و کۆبوونەوەی نۆهەمین کۆبوونەوەکە وا ڕێارەسپێنە لە شاری سلێمانی ساز بکرێت نەگەنە ڕێکەوتون ئەو کات هەڵوێستی خۆیان ڕادەگەێنن بە پێو زانیارانەی کە بە ئێمە گەیشتۆ لە ئەندامانی ئەم وەفدەوە کە ئەمڕۆ لە کۆبوونەوەدا بوون باسییان لەوە کردەوە کە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی ئەم چوارلایەنە بۆ ئەو بووە بەیاننامەیەک ئامادە بکەن کە ئەگەر بێت و سپێنێ لە کۆبوونەوەکەدا لە کۆبوونەوەی پێنجقۆڵیدا نەگەنە هیچ ڕێکەوتنێک ئەو بەیاننامەیە ڕادەگەێنن بەیاننامەکەش ئەو بە پێو زانیارانە کە هێشتا بە تەواوەتی بۆ ئێمە پشتڕاز نەکراوەتەوە بەڵام باز لەوە دەکا کە چوارلایەنەکە جۆرێک لە جۆرەکان بێئومێد بوون لە کۆبوونەوە پێنج قۆڵیەکان و جۆرێک لە جۆرەکانی وەڵامی پارتیان دەستکەوتووە کە لە ڕاگەیاندنەکاندا لە کۆنگرەی ڕۆژنامەدا پێشتر نێسوان بارزانی باسی لەوە کرد کە پێشنیارەکانی چوارلایەنەکە سەیرن کە ئەمان وا بۆچوونیان وایە کە هەمان وەڵام دەبێت کە لە کۆبوونەوەکەی سپێنەدا پارتی دیموکراتی کوردستان دەیاتەوە بە چوارلایەنەکە. بەڵێ بەڕێزان سبەینی ئەنارتی لە ڕووماڵێکی بەردەوام لەگەڵتانە بێت لە سەر کۆبوونەوەی پێنجقۆڵی لایەنەکانی هەرێمی کوردستان کە سەبار بەدۆخی هەرێمی کوردستان هاوکار یاسین پەیامبەرمان لە شاری سلێمانی سوپاس بۆ زانیاریەکانت. بەردەوامی لەسەر پێشکەشکردن